لە پێنجەمین ڕۆژی خۆپیشاندانە سەرتاسەریەکانی ئێراندا کە شارەکانی تاران و ئەسفەهان و کرماشان و شیراز و هەمەدان و ئەراکی گرتووەتەوە. ناڕەزایەتیەکان ڕەهەندێکی فراوانتریان بەخۆبینی و کاسبکارانی بازاڕی ناوەندی میوە و سەوزە لە ناوچەی نۆزدەی تاران مانگرتنیان ڕاگەیاند و ڕژانە سەر شەقامەکان. ئەم شەپۆلە کە لە یەکەم ڕۆژی ساڵی نوێدا چڕ بووەتەوە ڕوبەڕووبوونەوەی توندی لێکەوتوێتەوە و بەپێی راپۆرتەکان تا ئێستا چەند کەسێک کوژراون و ژمارەیەکیش بریندار بوون. هەروەها سەدان کەس لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستگیر کراون کە زۆرێکیان مێرد منداڵن. خۆپیشاندەران داڕمانی بەهای تمەن و گرانی بژێوی ژیانیان وەک هۆکاری سەرەکی تووڕەیەکانیان دەخەنە ڕوو. لە کاتێکدا هێزە ئەمنیەکان بە چڕی لە ناوچە جیاوازەکاندا بڵاوەیان پێکراوە بۆ کۆنتڕۆڵکردنی دۆخەکە، بەڵام ئەوە نەبووەتە هۆی کەمبوونەوەی ناڕەزاییەکان. هاوکات پشتیوانی دەستگای هەواڵگری مۆسادی ئیسرائیلی بۆ خۆپیشاندەران و داواکاری فراوانکردنی گومانی لەسەر ڕەوتی خۆپیشاندانەکان دروست کردووە و هۆکارێکیشە بۆ دەستوڵاکردنی هێزە ئەمنیەکانی ئێران بۆ سەرکوتکردنی خۆپیشاندانەکان. مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ئێران لە هەڵوێستێکی بێپێشینەدا بەرپرسیارەتی خراپبوونی بژێوی خەڵکی گرتە ئەستۆ و ڕایگەیاند کە نابێت چیتر ئەمریکا بکرێتە پاساو بۆ ئەو قەیرانە ناوخۆیانەی هاوڵاتیان پێوەی دەناڵێنن. وتیشی ئەگەر خەڵک ناڕازین خەتای خۆمانە مەی خەناستۆی ئەمریکا. پزیشکیان ئەرکی چاکسازیەکانی حکوومەتەکەی بەڕێکردن لە ناو کێڵگەی مین وەسف کرد کە بێ قوربانی نابێت، چونکە هەندێک کەس دەیانەوێت ئەو کێڵگە مینانە بتەقێنەوە. هەروەها سەرۆکۆماری ئێران کۆتاییهێنان بە دابینکردنی دۆلاری پاڵپشتیکراوی بە نرخی هەرزان ڕاگەیاند بەو پاساوەی کە ئەم پارەیە بووەتە سەرچاوەی گەندەڵی و تەنیا دەوڵەمەندەکانی دەوڵەمەندتر کردووە و سوودی بۆ خەڵکی هەژار نەبووە. ناوبراو جەختی کردەوە کە زۆر جار خودی دەسەڵاتداران کێشە بۆ خەڵک دروست دەکەن، بۆیە پێویستە بەرپرسان لە بری تۆمەتبارکردنی لایەنی دەرەکی دان بە هەڵەکانی خۆیاندا بنێن و کار بۆ چارەسەری ڕاستەقینە بکەن. لەلایەکی دیکەوە محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی پێشووتری ئێران هۆشدارێکی توندی دایە دەسەڵاتدارانی وڵاتەکەی کە نەکەونە ناو داوی دوژمنایەتی و ئەقڵێتی پیلانگێڕی و قەیرانسازی. ڕاشی گەیاند لۆژیکی کۆن و هاوپەیمانیە بەردەوامەکانی پێشوو لە جیهانی ئەمڕۆدا بوونی نەماوە. زەریف ئاماژەی بەوە کرد کە دروستکردنی هەڕەشەی خەیاڵی لە مێشکدا زوو یان درەنگ دەبێتە قەیرانی ڕاستەقینە لەسەر زەوی و وڵات بەرەو بنبەست دەبات، چونکە لە هیچ جەنگێکدا سەرکەوتنی ڕەها بۆ یەک لایەن نییە. ناوبراو دووپاتی کردەوە کە تەنیا ڕێگە بۆ ڕزگاربوون لەم قەیرانە گشتگیرانە وازهێنانە لە لۆژیکی گۆشەگیری و سڕینەوە و کارکردن بۆ ئەوەی ئێران ببێتە ناوەندێکی هاوکاری و ئاشتی ناوچەیی بە پشتبەستن بە تواناکانی گەل و سەرچاوە نیشتیمانیەکان.